هاوڕێز هاوڕێنی هێژا هیوادارم باش و تەندروست و سەلامت بن لە هەر شوێنێکی دنیان. هاوڕێیان ئەم دنیاە زۆ سەیرە تۆ سێ بکە بنەماڵەی بارزانی لەدەسەڵاتن خاوەنی نیوەی کوردستان هەرچیان بێت تێیدا دەکەن کەچی کچەکەی مەسعود بارزانی کە دەکاتە خێزانی نێچیروان بارزانی تەنها لۆ ئەوەی پارە و مڵکە دزراوەکانی مە بشارتەوە لە ئەمریکای ناوی خۆی گۆڕەیە لەقەبی بارزانی لە خۆی کردیتەوە. بینە بەرچاوتان ئەگە دوو ڕۆژی کە وەزع گۆڕا چلەکەن دڵنیابن هەر نای سولاسیشیان دەگۆڕن. ئیتر ئاوایە دکتاتۆر و دز و گەندەڵ هەمیشەوانە. بەڵام ئەمن خەفەت لەو کۆیلە و ماسەوچیانە دەخۆم. ئێستا و ڤیددیۆ بڵاو دەکەمەوە دڵنیامە سەدان کۆیلە دێتن 100 قسەی دەکات. کاچی کۆیلە واز لەوانە بینە وەڵا ئەوانە بەنگۆ ماینە ئەنگۆ بەرگریان لێ نەکەن ئەوانە بەشی 2 ساعتی ناکەن وەڵ دڵنیاش بن هەمومان دەیابین لە قەفەسی تاوان وەکو سەدام و دار و دەست دەکەین. بەڵام کاچی کۆیلە تو دەچێت چێندەر ئەم بەس خەفەت لەنگۆ دەخۆ ئەو دەمای دەکەونە بن دەست و پێیان کاتە چ خۆش ماڵاوە.